لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە ژینگەی گیاندا ڕوودەدەن مەترسی لەسەر کەمبوونەوەی سەرچاوی ئاوی پاکیش هەیە. لەو نێوەندەدا هەوڵەکان لە هەرێمی کوردستان بەرداوام بۆ پاراستنی ئەو سەرچاوانەی ئاو کە لە ڕووی استراتیژیەوە گرنگێکی زۆری بۆ هەرێمی کوردستان هەیە. دوێنێش ڕێکخراویم چالاکیەکی بۆ ئەو مەبەستە ئەنجام داوە بۆ گفتوگۆ لەو بارەیەوە لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز بنوار ڕزگار زیندەوەرزان و چالاکوانی ژینگەیمان کردووە کە لە ستۆدیۆ لامان میوانە. کاک بنوار بەخێر بیت. بەخێوی کاک بنوار. کاک بنوار سەرەتا باس لەوە بکەین بەر لەو چالاکی کە ئەنجام دراوە ئەو هۆکارانە چین بەگشتی کە کار لەسەر ئاوی پاکی زەوی ئەکات. بەڵێ خۆی ئاوی پاکی زەوی با بڵین لە ڕێگەی بارانەوە دەسمانەکەیە کاتێککە بارانەکان ئاودن بە زەوی و بەشێکی دەچێتە ژێر ئاوی ژێر زەوی و بەشێکی تریشی بە شێوە ڕووبار و دەریاچەکانی بینین. کاریگەریەکان زۆرن ڕاستەکەی و بەداخەوە ینی کاریگەری نەرێنەکان هەمووی لەلایەن مرۆڤەوەیە کە لە ڕێگەی کارگەکانەوە لە ڕێگەی خۆڵ و خاشاکەوە لە ڕێگەی پێدانی پەین و مادی دیاریکراوی لەم ساڵانی دوای وەک ئەزانی گۆڕانکاری زۆر بەسەر زەوی و ژینگەدا هاتەوە. دیارترین ئەو کاریگەریانە چین کە وایان کردووە کە ئاوی پاک پیس ببێت. خۆی ئاوی پاک ڕێژەکەشی کەم بۆتەوە ئەمان هۆکارێکی ترێکە دوو هۆکارێکیان بەندا و یەکێکیشان گۆڕانی کەشوهەوای جیهانیە و لەبەرەوەی ئاوەکە ڕێژەکەی کەم بۆتەوە ڕێژەی پیسایەکە شتیایە خەستر بۆتەوە کەواتە بە بەردەوامی ژۆک و ساڵانی پێشوانی ڕێژەی پیسایی کە تێکراوە هیچ نەگۆڕاوە بەڵام ئاوەکە کەم بۆتەوە بۆیە زیاتر پێوەی دیارەکە پیس بووە. کاکە بنوار با بچینە سەر ئەو بابەتی کە دوێنێ چالاکیەکتان ئەنجامدا بڵە مادەم ئاو کەم بۆتەوە کەواتە پێویستی بەوە هەیە بە دوواداچوون بکرێت سەرچاوی ئاوەکان پاک بکرێتەوە ڕووبارەکان پاک بکرێنەوە. ئێمە هەفتەی ڕابردووش پامنێرمان لە خانەقینەوە باسی لەوەکە کە بەنداوی ئەڵوان لەوێ پاک بکرێتەوە لەبەروی لیتەیەکی زۆر نیشتووە بە هەمان ئەو هۆکارانی کە تو باست کرد. دوێنێ ئێوە چیتان کرد توانیتان چی بکەن و قەبارەی چالاکیەکە دەرئەنجامەکەی چۆن بووە؟ ڕاستەکە ئێمە وەکو ڕێکخراوی پارێزرانی ئاوی عێراق و بە هاوکاری و پاڵپشتی دامەزراوی فێم هەستاین بەم چالاکی کە دوێنێ کردمان لە قەزای دوکان چالاکیەکە بریتی بوو لە چەند مەرحەلەیەک. یەکەم جار بە دروستکردنی چەند پاپێت و ماسک دەستمان پێ کرد کە دواتر پیشانی بین کە نزیکەی 3 هەفتەی پێچوو ئارتیستێک بەشداری کردو لەوەیە کە ناوی تارایە و بەیەکەوە ئەوەمان دروست کردووە و دواتر چالاکی دوێنێ پێرێ دەستی پێکرد پێنجشەممە چالاکێکە پێک هاتبوو لە بەکارهێنانی پادڵبۆرد تۆ هیچ زەرێکی بۆ ژینگە نابێت و هێز و بازووی خۆت بەکارێنی بە سەوڵ لێدان نزیکەی 20 کەس بە پادڵبۆرد لە گوندی سەناجیانەوە کە لەسەر دەریاچەی بتوێنە لەوێەوە بە پادڵبۆرد بۆ ماوەی نزیکەی 15 کیلۆمتر گەشتیان کردووە کە دوێنە شەوی پێنجشەممە ماونەتەوە و بەیانی ڕۆژی جومعە بەڕێکەوتون. ئەمە چالاکی یەکەم بوو کە گەیشتە شوێنەکەی کە فستیڤالەکەی لێیە لەوێ ئێمە با بڵێن شوێنێکمان دیاری کردبوو ئەوان دێنەوە بۆ ئەوێ و پێشوازیان لەکەین و لە پێشوازیکردنەکە دوای پێشوازیکردنەکە حملەیەکی پاکردنەوەمان کرد واتە ئەو پیسی و خۆڵ و خاشاکەی کە لەوێ بە بەردەوام سەیرانکەرە چن بۆ شوێنە بەجێ هێڵن ئێمە هەوڵماندا پاکی بکەینەوە و خۆبەخشەکانمان وشکانیتان پاکردویان ئاوەکە وشکانی چونکە ئاوەکە تۆزێک قورسانی پاکردنەوەی و دوایەوە چالاکی پیشاندانی پاپێت و ماسکەکانمان کرد. باشە لەم چالاکیە چۆن ئەم بڕگانەتان هەڵبژار بۆچی ئەم بڕگانەتان دیاری کرد؟ پەیامی ئەم بڕگانە چی بوو؟ ئامانجەکەتان چی بوو؟ خۆی بۆی پامەکەت گەێنیت ڕێگە زۆرە و یەکێک لەو ڕێگانە هوەرە و ڕێگەیەکی تریش وەرزشە کە تۆ لەم ڕێگەوە توانیت ئەو کەسانی کە ئەو بوارانیان خۆشەوێ و ینی ئینترستیان تیا هەیە ئەتوانن ینی سەرنجیان ڕاکێشە بۆیە ئێمە هوەرمان هەڵبژات لە ڕێگەی پاپێت و ماسکەکان و هەروەها وەرزشیش لە ڕێگەی پادڵبۆردین. پێتان وایە کە لە ڕێگەی هوەر و وەرزشە ئەو پەیامی کاتان بوو بۆ پاراستنی ژینگە گەیشت بێ بە خەڵک؟ خۆشبەختانە توان بڵێم بەڵێ لەبەرەوەی شتێکی نوێیە و خەڵک نێبینیوە و خەڵک ینی فزوڵە ئەوێ بزانێت چییە و پرسیاریان زۆرە کردانی چەند کەس هاتن بەلامان ئەمانە چین ئێوە بۆچی مەلەتان کردووە بۆچی سەوڵتان لێداوە و هەمووشی لە کۆتاییە ینی ئامانجەکە ئەوەیە کە ئێمە
ئەوە بگەێنین بە خەڵک کە ئەم ئاوانە بێ پاک ڕابگیرن ئەبێت پارێزگاری لێ بکەین نابێ پیسی بکەین یعنی و ماسی و ئەو شتانی کە تایەتی بە شێوەیەکی هەڕەمەکی ڕاو نەکرێن ینی تا دواتر ئەو کاک بنوار دوێنێ وێنەیەکم بینی دەڵێ 20 ساڵە ئاوی دەریاچەی دوکان وەکو ئێستا کەمی نەکردووە هەندێک چاڵ دەرکەوتە بوون دەوتێت ئەمە وەختی خۆی لە سەردەمانی ڕابردوودا گوند بووە ئاوەکە ئاستەکەی وا کەم بۆتەوە ئێوە لە تۆڕێکن کە پاراستنی ئاوە لە هەموو عێراقا جگە لەم چالاکیانە چی ترتان بەدەستەوەیە چونکە وەسعەکەوا بڕوە ئایندەیەکی گەشت چاوەڕێی خەڵکی عێراق ناکات چیتان بەدەستەوە چی ئەکرێت لە ڕێم چالاکیانەوە واقعینەم چالاکیانیانە بەکاری گەورەتر بکرێت خۆی دوو بڕگە هەیە بەشێکیان بڕگە عملیەکەیە و بەشێکیان زیادکردنی هۆشیاریە بەشە بڕگە عملیەکە ئەوەیە کە ئێمە بە بەردەوامی ڕێکخراوی پارێزەرانی ئاو و هەروەها پارێزەرانی دیجلە کە لە خوار و لە باڵێن لە ناوەڕاست و باشووری عێراق چالاکیان هەیە بە بەردەوامی هەوڵەیەن کە ئەو کاریگەریە نەرێکنیەکان پیسکردنەکان یاخود کەمبوونەوەی ئاو هەموو ئەوانە دۆکیمنت بکەین و بە بەردەوامی ینی لە وێبسایتی خۆمان بڵاوەکەینەوە و لە ڕێگەی فەیسبوک و ئەوانەوە هەمووی بە بەردەوامی بڵاوکەین و با بڵێن داتایەکمان هەیە کە لە منێ ئەمەە ئەوە کراوە و هەروەها ینی پیسکردنەکان خراپن ئەتوان بڵم کە خراپن بەڵام مەجای چاکردنیشی هەیە بەڵێ کات بنوار ئێمە ئەزانین کە زۆربەی کات کاریگەریەکان لەسەر ژینگە تێکچوونی ژینگە پیسبوونی ژینگە جگە لە هۆکارە سروشتیەکان دەستی مرۆڤە کە بابەتی ئەکۆنۆمی بابەتی بازرگانی ئەمەوە ئاکات کە زۆر کاریگەری خراپ لەسەر ژینگە جێ بێڵێت پێت وایە کە هیچ هۆکارێکە بێ هیچ قەرەبووکردنەوەی کە بێ لە بەرامبەر ئەمە بۆ ژینگە ڕاستەکەی تۆزە قورسە چونکە تۆ ئەو کاتێک کە بۆ منە شەریکەیەک پاکردنەوەی نەوتە یان موادی خراپی لێ دروستە بێت کاتێک کە فڕێداتنە ئاوەکە ینی زەرەکەی ینی خاڵیە زۆر گەورەیە و ئەبێ ئەمەشمان لەبیر نەچێت بۆ منە ڕووباری تانجەرۆکە هەیە بە بەردەوامی پیسی تەیەکرێت بە بەردەوامی ئیندەستریەل وێستی پێڵەماتە پاژماوەی پیشەسازی کە تەیەکرێت باجەکەی خەڵکی باشوورەیات خەڵکی بەسڕایەت خەڵکی بەغایەت چونکە ئەو پیسی و مادە خراپانە هەمووی ئەچێتەوە ئاوی خواردنەوەی ئەوان باڵێ میدیای جیهانیش بە دوواداچوونێکیان کردبوو بۆ ئەوەی کاریگەری تانجەرۆ لەسەر بەسڕە تەنانەت بەڵام جگە لە مرۆڤ خۆشت زیندەوەرزانی و زیندەوەرناسی زیندەوەرەکانی چواردەورمان ناو ئاو سەر وشکانی چی زیانێکیان بەرەکەوێ عێراق و هەرێمی کوردستان هیچ ڕووپێوێکتان بۆ کردووە ڕاستە ئێمە لە عێراق لە ڕووباری دیجلە و ڕووباری فرات جۆرە زیندۆرێکمانێ بۆ نمونە پێوترێت کیسەڵی جەلاوی یوفریت سۆفشەل تێرتڵ ئەم کیسەڵە لە هیچ شوێنێکی تری جیهان نییە تەنها لەم ناوچەیە هەیە و بەداخەوە ینی بەهۆی پیسبوونی ئاوەکان بەهۆی ڕاوکردنیان بەهۆی گۆڕانی کەش و هەوا ژمارەیان زۆر کەم بۆتەوە و ئەگەر باڵێن ڕسمی هینەکان هەبێ پاپێتەکان کە دروستمان کردبوو یەکێکیان ئەو کیسەڵەیە کە ئێمە بۆ ئەوە ئەو کیسەڵەمان دروست کردووە کیسەڵ و ماسی و هەلیکۆپتەر دراگۆن فلای بۆ ئەوەی کە ینی بیگەێنین کە ئەم زیندەوەرانە ئەمە ڕوحێتی زیندەوەرەکانن و مەترسیان لەسەر ئەگەر ئێمە هەوڵ نەدەین بیان پارێزین و ئاوەکان بە پاکی ڕانەگرین ئاش لە ناوچن باشە پێت وایە خەڵک تا چەند کاردانەوەی بۆ ئەم پەیامانەی ئێوە ئەبێت ڕاستە و باس لەوەکە چەند کەسێکە بۆ پرسیویانە کە ئەمە چییە ئامانتان چیە بەڵام بە گشتی هۆشیاری خەڵک چۆنە تا چەند کاردانەوەیان بۆ پەیامەکانی ئێوە ئەبێت ڕاستە خۆی ئەمانجە سەرێکەکەی ئێمە سوۆشەڵ میدیە و بۆیە با بڵێن زۆر پێمان خۆش بوو کە دامەزراوی پێم هاوکاری کردین ئێوەش هاوکاریتانە ئێوەش بەڵێ بە هەمان شو ینی هەموو میدیاکان ینی ئامانجەکەمان ئەوەیە کە لە ڕێی میدیا و لە ڕێی سوۆشەڵ میدیا بگەین بە خەڵک چونکە تۆ ئەگەر بشتە ینی ئەو پەڕێتوانین چەند هزار کەسێک کۆکێتەوە لە شوێنێکە بەڵام لە ڕێگەی سوۆشەڵ میدیا و میدیاوە توانین بگەیت بە هەزارها خەڵک و بۆیە ینی زۆر هەوڵمانداوە لە ڕێگەی میدیاوە و گۆڵەکەمان ئەوەیە کە بۆ نەخ بە خەڵکی زۆر بگات و ئەو پامەی کە ئێمە هەمانە بەڕوونی بە خەڵک بگات کە ئاوەکانمان مەترسیان لەسەرا و ئەبێ پیان پارێزی باش ئێمە ئەزانن جگە لە هۆکارە سروشتیەکان جگە لە هۆکارە ئەوانەی کە دەستی مرۆڤن هۆکارە گەورەکان وەکو کارگە و بابەتەکانی تر زۆربەی کات تاکێک لەلایەن خۆی و ئەتوانێت پارێزگاری لە ژینگەکە بە فڕێدانی شتێک لەلایەن خۆتەوانێت تۆ ژینگەت پیس کردووە تا چەند کارتان لەسەر ئەمە کردو کە تاک لە لای خۆیەوە تەنها چاوی لەسەر ئەو نەبێت کە هۆکاری
سروشتی هەیە کە هۆکاری زۆر گەورەتر هەیە ئەویش بێ ئومێد بێ بێ هیوا بێت خۆی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پلاستیکە ینی گۆڕانی کەش و هەوا پیسبوونی ژینگە پلاستیکە و پلاستیک لە بەکارهێنانی تاکەوە سەرچاوەگرانی ئەگەر من هیچ پلاستیک بەکارنێم لە ژیانمە و ئەو شوێنانش کە پلاستیک دروستەکەن ینی بزنسەکان لە دەستێنیان بەرهەمی ناهێنن بۆ ینی زۆر گرنگە کە تاکەوە بزانێت کە تۆ کاتێک ژینگە ئەگەر بەکاریشی بێنە لەوانێ بیان و هەبێ بۆ ئەوەی کە من ئەیچی بەکاربێنن بەڵام ئەگەر بەکاریشی بێنە بە دروستی بەکاری بێنن بزەبێت نوعی پلاستیکمان هەیە کە بەکارهێنرێتەوە ئەوانە احتیادین بەڵام ئەوانەی کە یەک جارن بۆ نە تۆ لە جاتیەوەی هەم ڕۆژێک بتڵی ئای پلاستیکی بەکاربێنی ئەتوانی بتڵێکی ئەلمنیۆمیان جۆرەکانی تر بەکاربێنی کە ئەتوانین بەکاری بهێنیتەوە و ئاوەکەی پڕ بکەیتەوە ینی هیچ پێویست ناکە هەموو ڕۆژە. کاک بنوار تۆ چالاکوانی ژینگەی تەنها تەرکیستان لەسەر ئاوە یاخود لەسەر سروشتە بە شێوەیەکی گشتی چونکە ئێمە بیرمان نەچێت داربڕین ئیتر وا دەست پێ دەکات تێکدانی هەندێک ناوچەی سروشتی بەڵێ سەوزایی سروشتی دارستانەکانمان شاخەکانمان دەستی پێ کردووە مرۆڤ دەستی گەشتۆ بێ و ئەیکا بە شوێنی نیشتە جێبوون و زۆر بابەتی تر کە دەستی بۆ ئەبات. لەو بوارە ئێوە گەشتون بە چی لەسەر کارێک چۆن لەسەری کارەکە من وە خۆم لە ڕێکخراوی پارێزرانی ئاویش با بڵین ئەندامم یان خۆبەخشم و پارێزرانی عێراق سروشتی عێراق ببرن سروشتی عێراق و لەوێش ینی بە بەردەوامی بوون بە دوای گیاندارەکانەوەین بە دوای بڕینی دارەکان بە زیانگەاندن بە دارستانەکان بۆی بزانین ئایا ئەو زیانی کە بە دارستانەکانەگات چین ئەو زیانی کە بە گیاندارانەگات چین و هەوڵە دەین بە بەردەوامی کە ئیش بکەین بۆ ئەوەی کە ئەو شتانە نەکرێت و هۆشە زیادکردنی هۆشیاری یەکێکە لە گرنگترین شتەکان چونکە ئەوانەی کە ئەکرێن هەمووی لەلایەن خەڵکی تاکەوت هەمووی لەلایەن تاکەوە ئەکرێت و ئەگەر تاک ئەو هۆشیاری بۆ دروست بێت کە ئەمە زیانە گەێنێت و نەیکات ئەو کاتە وشتی باشتر بدۆزێتەوە ئەو کاتە ینی زۆر ئەو کێشانە چارەسەر کات بنوار ئێوە ئەم هۆشیارکردنەوە و ئاگادارکردنەوەتان تەنها بۆ تاکە یاخود کۆمپانیەکانی وە بەرهێنان کە ئەمانە کاری زۆر دەکەن ڕەنگە کاریگەری لەسەر ژینگە دروست ئەکەن کاریگەری لەسەر ناوچەکان دروست ئەکەن هۆشیارکردنەوەتان بۆ ئەمانەش هەیە بەڵێ هەڵبەتە ینی کاتێک ئێمە سێرڤەیەکەین کاتێک ئێمە لێکۆڵنەوەکەین ئەو ئەنجامێک کە دەستمانەکە یەکەم جار بە کۆمپانیەکان ئەڵێن کە تۆ ئەم شتاناکەیتە ئەم ڕووبارەوە پێویستە فیلتەردانی پێویستە ڕێگەیەکی تر دۆزیتەوە بۆ ئەوەی کە ڕووبارەکە پیس نەکە ینی بەو شێوەیە. بەڵێ کەواتە چالاکی دواترتان چییە؟ پلانتان بۆ دواتر چیە؟ چ جۆرە چالاکیەک ئەکەن؟ ئێستا حالیان با بڵین ساڵی پار چالاکیەکمان کرد لە باکووری عێراق بۆ باشوور بە دوای ڕووبارەکان ڕۆشتین و چیرۆک و ڕسممان کۆ کردەوە ئەم چیرۆک ڕسمانە کردمان بە کتێبێک و پێشانگایەک و ئێستا حالیان با بڵین پرۆژی دواترمان هەفتەکەی تر ئەوەیە کە ئەبێت ئەو ڕسمانە و عەرزانە بیبین بۆ هەولێر و بۆ بەغداد بە هەمان شێوە بۆ زیادکردنی هۆشیاری و بۆ پیشاندانی خەڵک بڵاوکردنەوەی کتێبێکی ترە؟ بەڵێ ئەمەشیان بڵاوکردنەوەی هەمان کتێبە هەمان کتێبە بەڵێ بەس با بڵێن ئێستا تەرجمەمان کردو بۆ عەرەبی و بۆ ئەوەی بتوانین لە عێراقیش ینی لە هەموو عێراق بتوانین بڵاوی باش. کاکە بنوار جگە لە هەرێمی کوردستان لە عێراق چالاکوانی ئەم بوارە چۆنن دێنە پێشەوە لەگەڵتانە و هەردوو حکوومەتەکە هەردوو دەسەڵات و حکومڕانی عێراق و هەرێمی کوردستان چەندێک یەن بە دەمتانەوە چەندێک گوێتان لێ ئەگرن و چەندێک باەخیان هەیە یاخود ئێوە هیچ باەخێکتان هەیە و هەردوو حکوومەتەکە لەگەڵتانە بنیان لەگەڵتانە ڕاستەکەی وەک پێشش باسم کرد پارێزەرانی ئاوی دیجلە کە ئیش لەسەر دیجلە و فڕاتیشەکان حمات دیجلیان پێوترە یەکێکن لە هاوکارە سەرەکیەکانی ئێمە وەکو ڕێکخراوی پارێزەرانی ئاو کە ئەوان لە ناوەڕاست و باشوور ئیشەکەن و بە بەردەوامی ینی ئیشمان بەیەکەوەیە ئەوان لێرە ئیشەکەن ئێمە لێ ئیشەکەین یان پرۆژێ هاوبەشەکەین و زۆر یارمەتیدەری یەکترین و هەروەها چەندین پرۆژیان کردووە لەگەڵ حکوومەت بۆ نمونە لە ماوەی پێشوو ئەگەر ئاگادار بن ئاوی چی باش کە لە ناسڕەیە زۆر کەمی کردبوو و خەڵکی چی باش هەمووی لەسەر ئەو ئاوە ینی هێنن ئەژین چونکە لە مارشەکانن لە ئەهوارەکانن لەبەرەوە حمات دیجلە و چالاکوانەکانی و خۆبەخشەکانی هەستان بەکردنی کامپین و ینی هەڵیان دابگەن بە حکوومەت
و لە دواترا حکوومەت ئاوی حوێزەی بەردایەوە بۆەوەی ئاوی مارشەکان ئاوی ئەهوارەکان و ئێمە ژانی چاو لەوانەکەین بە بەردەوامی ئەوان چاو لێماکەن بۆەوەی ئەو پەیامانەی کە هەمانە و ئەو داواکارانی کە هەمانە بگەین بە حکوومەت بە خەڵک بە کۆمپانیەکان بە هەموو. بەڵێ کاک بنوار دیارە ئێوە بە چەندین ڕێگەی جیاواز پامی خۆتان ئەگەێنن بە خەڵک ئەگەر پێمان خۆشە لە شاشەی کورسانی شەوەکو زیندەوەرزانە چ پامەکەت هەیە لەسەر پاراستنی ژینگە گرنگیدان بە ژینگە بۆ خەڵک بیگەێنیت. ڕاستەکەی من تەنها ئەوەمت کە بۆ نمونە خەڵک هۆشیاری هەبێت کاتێک تۆ شتێکەکەیت بزانیت کە زەرەری هەیە بۆ ژینگە بۆ زیندەوەرەکان و هەڵبیت پلاستیک بەکارنێنیت هەڵبێت ئاوەکان پیزنەکەی ژینگەکەمان پیزنەکەین و زیان بە زیندەوەران نەگەێنی. کاک بنوار زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت دەست خۆش بێت. بەڕێز بنوار ڕزگا هەم زیندەوەرزان و هەم چالاکوانی ژینگە هەڵبەت یەکێکە لە تەوەرە گرنگەکان کە ئێمە لە بەیانی کورسانی وزا بەردەوام ئاماژەیان پێ دەکەین و هەروەها بایەخیان پێ دەدەین لەبەرەوەی پاراستنی ژینگە بە پاراستنی ئاو پاراستنی سروشت کاریگەری لەسەر نەک ئێمە بەڵکو ئایندەینەوەکانیشمان هەموو کاتێک ئەم بابەتانە کە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە و زۆر گرنگە بۆ هەمومان ئێمە فۆکەسی خێنە سەر باسی لێ ئەکەین گرنگی پێ نوێترین ئەو چالاکانی لەسەر ئەو بابەتانە ئەکرێ بۆی ئەگوازینەوانە.